ئەچین لای هەواڵێکی ترمان لە شاری هەولێر کۆڕێک بۆ شانۆکار سدیق حەسەن سازەکرێت. سدیق حەسەن لە کۆڕێکدا باز لە قۆناغە جیاوازەکانی شانۆی کوردی دەکات. سدیق حەسەن لە کوڕێکدا باز لە قۆناغە جیاوازەکانی شانۆی کوردی دەکات. لە هەولێر بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە بواری شانۆ و هونەر زانکۆی جیهان کۆڕێکی شانۆی بۆ شانۆکار سدیق حەسەن لەژێر ناوی یەکەمین خوێندنگەی شانۆی کوردی ساز کرد. لە کۆڕەکەدا شانۆکار سدیق حەسێن بە وردی باسی لە قۆناغەکانی شانۆی کوردی کرد لە ساڵانی 90ەکان تاوەکو ئێستا بە شێوەیەک باسی لە بەرەو پێشچوونی بواری شانۆ و گۆڕانکاریەکان لەو هونەرەدا کرد. بەخێر بێن ئەو کۆڕە لەسەر بنەماکانی شانۆی ساتە کە ئێمە لە ساڵی 94ەوە کاری بۆ دەکەین و بە خۆشحاڵیەوە کە زانکۆی جیهان هەستاوە بە سازدانی ئەم کۆڕە بۆ ئەوەی دوای ئەوەندە ساڵە ئەزمونمان لە شانۆدا بە ئەو شانۆکارانەی کە لەناو بواری شانۆدا کار دەکەن ئێمەش باسی بنەما و ڕێساکانی ئەو ستایلی شانۆیە بکەین کە کاری لەسەر دەکەین. ئێستاش ئەو ماوەیەکی تقریباً 9 مانگە خەریکی شانۆیەکین هەم زانکۆی جیهان سپۆنسەری دەکات لەگەڵ ئەو تیۆر و بنەمایانی کە ئێمە شانۆی ساتە هاتووین هەم تیۆرەکە هەم ئەو نمایشێکە لە بەردەستمانە هەوڵدەین لە مانگینەوە نمایشی بکەین. بەداخەوە لە ڕەوشی شانۆ ناتوان یەک پێناسی بکە یان یەک هۆکار بڵێ ڕەوشی شانۆ چۆنە لە شارێکەوە بۆ شارێک لە شارۆچکەیەکەوە بۆ شارۆچکەیەک دەگۆڕێت. زۆر جار ئەوەی کە ئەمستەرن زەدەم شانۆ لە شارۆچکەکان گەرم و گورترە بەپەرۆشترە ئەوە کار دەکەنەوە هەوڵدەن شانۆ لەگەڵ خەڵک ئاشنا بکەن نمایشیانەکەن چێژ وەربگرنەوە هێندە لایەنە فکریەکان لایەنە کەم و کوڕی سیاسی و کۆمەڵایەتەکان دەردە کۆمەڵایەتەکان بە خەڵک بگەێنە. بەداخەوە کە لە هەولێر شانۆ بەڕادەیەک کزە جوڵەیەکە هۆکارەکەش هەموو ئەو دام و دەستگایانەی کە پەیوەندیان بە شانۆوە هەیە کەم تەرخەمن هەم لەلایەنی وەزارەتی ڕۆشنبیریەوە هەم ئەو دەستگایانی کە شانۆکار پێدەگەیەنن خەمساردن و هەوڵ نادەن شانۆ ببێتە بەشێک لە ژیانیان. واتە شانۆ لێرانە لە هەولێر بە تایبەتی کەم و کوڕیشی هەبێت بوون و نەبوونی وەکو یەک وایە ئەوەندە بە گرنگی نازان کە شانۆ هەبێ یان نەبێ. لەبەرەوەی ئەمە دوو دەستگای گەورەمان هەیە پەیمانگای هونەرجوانەکان و کۆلیژی هونەرجوانەکان سوپایەک لە شانۆکار هەیە فەیلقێک لە دکتۆرا و ماستەر هەیە کەچی کاتێک کە باسی شانۆ دەکەی شانۆ هیچ هەناسەیەک هیچ جوڵەیەکی تێدا نییە و کاتێک کە تەوێت کارەکە شانۆ بکەی نەک دوو کچی شانۆکار دوو کوڕ دەست ناکەوێ بێ مولتەزیم بێ بە تۆوە کە شانۆیە بکەین کە وەکوەوەی کە ئێستا ئەوڕۆ کۆڕەمان هەیە بێن بە پەرۆشەوە بۆ ئەیکەمە لابۆرێکی شانۆیی بێ لە مختبەرێکدا ئیش بکات لە لابۆرێکدا پەرە بە خۆی بدا و پەرە بە کارەکەی بدا و پەرە بە شانۆش بدات.